مامۆستا لافاوەکەی پێرارەکە ئەمە ئەم 1-2 ساڵی پێشوو برایەکم خنکا مامۆستا ئیتر مامۆستا ئیتر لە دوای ئەو ژیانم فەوتا هەموو شەوێ لە سەعات 1:30 چوم لە قەبران دانیشم تا 5 بەیانی 6 بەیانی یعنی ئیتر هیچ ژیانێکم نەماوە. ئەنجا مامۆستا 1-2 برادەرتریشم خەویان بینی بوو پێمیاوتیان پرسیارە مامۆستا ئەڵێ یارمەتیم دا ئەجا شەوان ئەگیرێم زۆر یعنی بێت تا ماڵەوە لێم بێزارن ناشتوانم لەبەر دایک و باوکم هەنێشت هەیە بیکەم. ئایا مامۆستا تاوانەکە هی منە؟ براکەم ئەڵێ دەنگت نییە ئەگەر تخوا مامۆستا جان ئەگەر مایکەکە بگریت مایکەکە بگرە براکەم. ئیستا باشە مایکەکە بگرە و چاکی کەرەوە. چاکی ئیستا باشە مامۆستا جان. لە سەرەتاوە ئێستا هەیە زۆر باشە. لە سەرەتاوە باشە براکەم بۆچی ناو خۆت ناوە بێچارە یعنی بۆچی وات نووسیوە؟ وەڵڵا ئەم ئەکاونتەی خۆم نییە یعنی ئەکاونت هەرچێدانم ئەیسووتێنن نازانم بۆ. یعنی ئەگەر لە سەرەتاوە باسیکەی بۆچی تۆ ئەم خەمەقوڵە چییە هەتا؟ مامۆستا ئەم پار و پێرارەکە کات لافاوەکەی هەولێر شەوی باراناویەکە من لە چەمچەماڵ دانیشم لە تەکیە گەر بزانی ئێجا برایەکم لە لافاوەکە خنکا لێرە بڵێ ئیتر مامۆستا لە دوای ئەو من ژیانم فەوتایە یعنی شەوان لە 1-2 ئەچمە قەبرستان تا 5-6 بەیانی ئەگیرێم لە ماڵەوە یعنی ماڵە هەموو یادگاریەکی ئەوە ژیانم نەماوە لەبەر دایک و باوکشم ناتوانم هەنێشت هەیە بیکەم خۆشم خێزاندارم. براکەت تەمەنی چەندێ بوو؟ تەمەنی 19 ساڵ یعنی 1 ساڵێک مافەرق بوو من 20 بوومە و 19 ساڵ بوو. وای گەورە لێی خۆش بێ یا ڕەبی. قوربانە بم مامۆستا براکەت نوێژی ئەکرد لەوەتی ئێمە شەنیتر خانەوادەکەمان وا پەروەردەکرابووین نوێژ و ڕۆژ و هیچمان لی ناخوات. بەس بۆچی هەتا نیوە شەو 6 بەیانی ئەچی بۆ قەبرستان بۆچی ئەمە؟ مامۆستا ئیدارە ناکەم نابێ برای شیرینم. ئێجا ئیتر مامۆستا و برادەرم خەوی بینی بوو ئەڵێ یارمەتیم دەن ئێجا ئیتر وتم مامۆستاوتم بزانم ئەبێ هۆکارەکەی من نەبم. هۆکارەکەی تۆی براکەم تۆ ناڕەحەتیەکەیت مردوو کە ئەمرێت بە تایبەت ئیماندار بۆ خۆی ئیسراحەت دەکات بەڕاستی نابێ خەڵک ئازاری بات نابێ باوکم هەموو جارێکەڵێ لە باتی تۆ دڵنەوایی ئێمە بدەیتەوە بێ ئێمە دڵنەوایی تۆ بدەینەوە. ڕاستەکە بەڕاستی بە تایبەت کوڕ ئەبێ زۆر یعنی دەستی دایک و باوکی بگرێ یارمەتی دایک و باوکی با لە کاتێکا دایک و باوکت جەرگیان سوتاوە یعنی ئێستا ئەوان حاڵێکیان هەیە تۆ حاڵەت نییە یەقینت هەبێت بەس ئەبێ کوڕ دایمەن پیاو یعنی پیاوەتی خۆی لە مەیدانێکی ئاوایە لە حاڵەتێکی وایە بسەلمێنێت ئەبێ دەستی دایک و باوکت بگری یارمەتیان بەی قسەی خۆشیان بۆ بکەی شەوان بڕۆی سەریان لێ بەی یعنی لەسەر سفرە لەگەڵیان ئادا بنیشی جەوێکیان بۆ دروستکەی یعنی هەر هیچ نەبێت تۆزێ لە معانات و خەفەتیان کەم کەیتەوە نەک تۆ زیاتر معاناتیان بۆ دروستکەی چکە ئەوان کوڕێکیان ڕۆی بەلافا و کوڕێکیان ڕۆی بە خنکان خەریکە کوڕەکەی کچیان لەدەستدەن. وەڵای مامۆستا ئەسما هەر شوێنی یادگاری ئەوە یعنی ناتوان براکەم سەبرت هەبێت تۆش ئەڕۆی بۆ لای ئەو ئێمەش ئەڕۆین بۆ لای ئەو ئەوەنە قسمەتی هەبوو لە دنیادا خۆی پەروەردگار 19 ساڵ ژیانی پێبەخشی وەڵڵاهی برا 19 تر بژیت 19 ترش بژیت هەر ئەگەڕێیتەوە بۆ لای ئەو. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. براکەم سەبرت هەبێت و زۆر ئەستەغفر الله بکە زۆر داوای لێبوردن لە خوا بکە ئەمانی کە مامۆستا هەموو شوێ 100 جار ئەستەغفر الله 100 جار سوبحان الله سوورەتەکان بە زۆری. براکەم سەبرت هەبێت وەکوتم تۆ چەندێن تەمەنت هەبێت ئەگەر 19 ترش بژیت 20 تر بژی هەر ئەڕۆی بۆ لای ئەو برای شیرین.